أو محمود شيد خطاب دەرێ گەنجێک لە بەغدایە عسکەر دەبێ عادەتەن عسکەر پێنجشەم و جومعە نزولیان هەیە ئەمە عسکەرم نەکردێ بەس پێدەستی لێرە کردیان پێشەم و جومعە نزولیان هەبوو بێزیلیان دەدان ئەو کوڕە گەنجە پێشەم و جومعە دەچۆ شارع بەنات شارع بەنات زادەیەکە لە بەغدایە مزگەفتی خالیدیەشی لێ بۆ ئەوەی مامۆستا مەلا مەزیدی شەقراوەی خوا دەرەجەی عالیکە ئەو مزگەفتی وی ئەلەوێن دەربوو ئەو لەوێ هاوینان دەهاتەوێ مامۆستا مەلا مەزید زستانان دەهاتە مزگەوتی خالیدیە لە بەغدایە ئەو زادش کە شارع بەناتی پێدرێن زادەی کچان جانتە ژنان قوماشی ژنان ئەو شتانی ژنانی لێ دەفرۆشە ئەو کوڕش دەچوو لەو سەری وەتی زادە پۆزەکەی سلێمانی لەو سەری لۆ ئەو سەری دەی تەمەشای ئەو کچەیکە تەمەشای ئەو کچەیکە دوو ئافرەتی دیت قوماشی دەکردن بەڵ ئەوش فزولیە هەرچوو تەمەشا قوماشەی چاوی بە ئافرەتی کرد ئەوش بڕک تەمەشای کرد ئافرەتەکە وتی ئەو قوماشەم لێوش کەراتی گرتی گوتی لۆی زان چەند مەتری دەوێت لۆی بپیوە وەڵا ئافرەتەکە وتی بەخوای کەرە دەبار بپی کاکەوتی چار مەترم دەوێت چار مەتری ناو دەکات چەند نابی بە قوڕانەوە پارێ دەم پارێ دایە کابرا قوماش فرۆشی خوا حافز بەخێرچی بە توش نەکەی کرد ها لەوێ سواری ئامانەی دوو قات بوون سوار بوو لە گەریان لە پشتیان هەتا چوونە گەڕەکەکەی خۆیان ئەو دوو ئافرەتە چوونە ماڵەچی ئافرەتەکەی کە قوماشەکەی لۆ کڕی بوو ئەنی پارەی پێدا بوو گوتێ کوڕەکەی هەفتە چیت کە سەعات چار ئەگەرە چاوەڕوانتم خۆ حافز کاکە کوڕی بێعەقڵ هەموو شتی بڕوا کرد هەتا ئەو هەفتە ڕۆیش 100 ساڵی تێپەڕی هەر نەدەڕۆیشت ئەو هەفتە وەڵ ئاسب بۆنی لە خۆدا قوماشی ئەو قاتی جوان لەبەرکەوە پێراویستم بۆ کە چۆ نەفسی مەوعیدی ویستی لە دەرکەیدا دەبین دەرکەکە کرایتەوە گوتی نە عاقڵە هەدووی لە دەرکەی نەدەبڕا چۆ ژۆرێ کەس کشمات کەسی لێ نییە هێدێدی بە ژۆرێکت لە غورفەشی ئاخری دەبینی دەرکە کرایتەوە دەبینی ئافرەتێک بە شمەکی ماڵەوە نووسێ ڕوو لە دیواری ئەی گوتی بە قوربانت بووم حازریشە بەس ئەمن تاخیر بووم قەویلێکەتە ویستی دەست لە کچەکەی بدا دەماسەک لەسەر سەری ئازر ئاور دەداتەوە فیلە زەلامە قسمێری ئەوەندا شەشی لەبەرە ڕاست قەدەمیشکا و کەتە عاردی کابرا زانی ترسا ئەو کابرایسە پشمی گرت و ڕاکێشا بردی غورفەکیکە گوتی ئەتولۆچە هاتی ئێرە دەو زمانی هیشک بوو لە ترسا ئەوسە ئەمیش دەو زمانی هیشک بوو میم کابرا زۆر بە عەقڵی ئەوەی سەحێ ماڵەکە لە سەرە خۆ هیناوە سەرە خۆتی کاکەستەکەی لێرە گوتی وەڵڵاهی نازانم دەوی تێک ئەرەوتی بەو قورئانەی ڕاستم پێ نەری دەتکوژم ڕاستم پێ برێ هیچ لێ ناکەم هەموو قسەکەی ژێراوە گوتی زۆر باشە سەبانجی ئەو ئافرەتەی دەکەم بەس برێ هەوە ئەوەی قوماشە لۆ کڕێیاننا گوتی بە سەر چاوم فعلم چوو گاسی ژنەکەی کرد گوتی هەستا ئاو مالۆ بۆ بینە ئەوش دوو بەرداغ ئاوی هیدا و ژنە لەبیری چوو ئەو پیاوە کێیە نییە دوو بەرداغ ئاوی دانا و ڕۆیشتە دەرێ گوتی ئەوە هەو بگوتی ناوەڵڵا ئەوە هەو نەبوو ئەوە لەگەر ئەو ژنەی بوو کە ئەمن پارەی قوماشەکەمدا و ئەوەی عنوانی ئەو ماڵەی دامی گوتی وەرە ئێرە باهی ژنەکەی کرد گوتی ئەوە هەفتەکەی کە لەگەر چیت توێ بازاری کە وەڵڵا لەگەر ئەو ژنەی جیرانمان چوتی ئەوە دیت یەکسە ژنەکە ڕەنجی تێک چوتی ئەرە وەڵڵا ئەوەم دی گوتی ئەو بێعەقرە هات ئەو ژنەی لەگەرم بوو ئەویش لەوەی بێعەقرتر ئیشارەتیان دایەک و ئەوەش قوماشەکەی لۆ کڕی چەند پێم بۆ کچێ قبول مەکە گوتی لێ گەڕن کەر بۆ دەبار کەربیسیە بەڵام غەڵەتی ئەو ژنەی ئەو بوو عنوانی ماڵیوانەی دابێ سبحان الله ئاخری دەبتە زاوای کۆتایی قسەکەی لەوێ بخینەوە دەبتە زاوای ئاخری ئەو پیاوە ئەو کوڕە دەبتە زاوای ئەو زابطەی سبحان الله ئەو زابطە زابط بووە بەخۆی لەو معسکەرێکە ئەو کوڕە دەوامی لێ کردیە سبحان الله بەس حلمی ئەو کابرایە نەبات چ دە قەومە کوڕی دەکوشت حەیەی خۆشی دەچوو ژنە خۆشی دەکوشت ژنە ئاگاشی لێ نییە چەند قەتل کراوە لەو کوردستانەی واللهی ژنە ئاگای دەهیستێ